خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم شتێکمان پێ دەفەرمێ کێ لە ئێمە پێی خۆشە ئەم پاداشتە وەرگرێت دەوڵەمەندەکان گوێتان لێبێت ئەی ئەوانەی کە حاڵتان باشە ئەی ئەو کەسانەی کە بۆ ژنەکانی خۆتان هەموو شتێکتان هەیە و پارە لە گیرفاتان هەیە و خاوەنی پارە نین بۆ هەتیوەکانیش خاوەنی پارە مەبن چاوتان لێیان بێ ئەوان گوناحن مناڵی وا هەیە نافامێت لەناو مناڵە دانیشتووە مناڵەکان بانگی باوکیان کردووە و تێتی باشە من باوکم لەکوێ من بۆ باوکم نییە ئەی چۆن ئێوە باوکتانێ من باوکم نییە نازانێت چونکە نازی باوکی نەبینیوە کە بەرامبەری بەجێبەجێی کات بۆی چاوتان لێیان بێت دڵنیا بن ڕۆژێکە بێت دینار بە دینار پارە محاسبە دەکرێنە سەری با هەمومان یارمەتی دەری فەقیر و هەژار بین با یارمەتی دەربین چەند کەسێک بکەین بە بەراگەوری خۆمان مانگانە شتێ بدەین بە کەسێک ئەمە بۆ هەتی و ئەمە بۆ هەژار بە ئاگامان لێیان بێت خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لحديثك صحيح بخاري الساعي على الأرملة والمسكين كالمجاهد في سبيل الله كالقائم لا يفتر وكالصائم لا يفطر أو كسيكا هولدات آقاي لفقير هجار كان أو هتي وكان يارمتي فقير هتي ودات وكو مجاهد يكوايا لبيناو خوادا بشمشير جنگ بكات جهاد بكات بردوام وەکو کەسێک وایە هەموو شەوێک شەو نوێژ بکە هەتا بانگی بەیانی هەموو ڕۆژێکی ڕۆژی سونەت بگرێ ئەگەر پێت خۆشە هەموو ڕۆژەکانی ژیانت بە درێژایی ساڵ هەموو ڕۆژێک تۆ بە ڕۆژووبی خێری پاداشتی ڕۆژوویەکە دەستکەوێ هەموو شەویش شەو نوێژ بۆت بنووسرێ ئاگات لە فەقیر و هەتیو بێت فەقیر و هەتیو المسکین واليەتیم ئایا پێمان خۆشە پاداشتە گەورە وەرگرین بۆ خۆت بخەوە و شەو نوێژەکەت بۆ نووسراوە بۆ خۆت دووسێ ژەمنان بخۆ و ڕۆژەکەت بۆ نووسراوە بەڵام بەو مەرجەی کافر و اليەتیم و المسکین یارمەتیان بدەیت ئاگات لێیان بێت خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم أنا وكافر اليتيم في الجنة هكذا پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە لەگەڵ خۆشەویستی خوادا صلی الله عليه وسلم ئاوها بەیەکەوە بن وەکو ئەم دوو پەنجەیە کێ پێی خۆشە هەمومان بەدەم هەمومان بەدەست بەرزکردەوە پێمان خۆشە بەڵام با بەکردەوە بیسەلمێنین بە ئاگامان لە هەتیوەکان و فەقیرەکان بێت یەکێک لە بانخوازەکان و مامۆسا بەڕێزەکانی سعودیە باسی دەکات دەڵێ شەوێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە خەوم بەسەراتێکی ڕاستەقینەیە هاتە خەوم فەرمی ئەی فڵان کەس بڕۆ بۆ فڵان شار لە سعودیە لە فڵان گەڕەک لە فڵان کۆڵان ناونیشانی شارەکە و گەڕەکەکە و کۆڵانەکەشی دا پێم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خەودا لەسەر شێوەی خۆی بینیم شکڵ و شێوەی خۆی فەرمی بڕۆ لەوێ لە فڵان کۆڵان ماڵێک هەیە فڵان کەسی کوڕی فڵان کەسی کوڕی فڵان کەس ناوی سیانی وت بڕۆ مزگێنی بەهشتی پێ بدە بڵێ پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە لەگەڵ منە ئاوایە هاوڕێی منە برادەری منە ئەڵێت منانە خەوێکی احتیاطی بێ جاری دووەم و سێم خۆشەویستی خوا هاتە خەوم صلی الله عليه وسلم بە هەمان شێوە پێمی فەرموو بڕۆ بۆ لای ئەو کەسە ئەڵێ کەوتمە ڕێ ڕۆشتم بۆ شارەکە چوومە گەڕەکەکە کۆڵانەکە و پرسیارم کردام لە دەرگا نەفەرێک هاتە دەرەوە پیاوێک هاتە دەرەوە سەلامم لێ کردم ماڵی فڵان کەسە وتی بەڵێ وتم فڵان کەسم بۆ بانکە وتی من فڵان کەس ئەڵێ تەماشام کرد ڕیشوشتی تاشی بوو یعنی سیمایەکی زۆر ملتەزیمی پێوە دیار نەبوو وتم تەئکید تۆ فڵان کەسی وتی بەڵێ وتم وەڵی حاڵ مەسەلەیەکی ئاوایە ئەوە سێشەوە سێ جارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێتە خەوم دەڵێ بڕۆ بۆ لای فڵان کەسی کوڕی فڵان کەس مزگێنی بەهشتی پێ بدە بڵێ لە قیامەت لەگەڵ منە لە بەهشتە ئاوا بەیەکەوەین ئەڵێ دەستی کرد بە گریان پیاوەکە زۆر گریا زۆر گریام هەواڵە خۆشەی پێگەیشت وتی وەڵی کردەوەیەکی وەهام نییە چاک بێ چونکە پرسیارێک وتی تۆ چی کردەوەیەک تەیە وتی تەنها ئەوە نەبێ دراوسەیەکی فەقیرمان هەیە چەند مانگێک کە پیاوەکەی مردووە ئەم ئافرەتە بێوەژنە کۆمەڵێ هەتیوی هەیە ئەو مەعاشەی ئەو کەسابەتەی کە تەکسی دەکەم یا ئەو مەعاشەی کە هەمە
دەیکەمە دووکتەوە کوتێکی دەدەم بەوان کوتێکیشی بۆ خۆم نیوەی بۆ خۆمان نیوەی بۆ ئەوان بەشێکی بۆ ئەوان بەشێکی بۆ خۆمان بەخوا غەیری ئەوە هیچم نییە بەس ئەوە أنا وكافل اليتيم في الجنة هكذا أو يخوشويستي خوا فەرمێ صلى الله عليه وسلم ئەگە پێت خۆشە لە قیامەت ئاوا لەگەڵ یابی لەناو جەهەنەم و سەقەرا نەبی یارمەتی فەقیر و هەژار و هەتیوەکان بدەت ئاگایان لێیان بێ خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم بەبێ باوک لە دایک بوو گەورە بوو تۆش ئاگات لە فەقیر و هەژار بێت ئەوانە بێ باوکن بێ نازن نازیان بکێشن ئاگات لێیان بێ بۆی ئەو کەسانی کە هەتیون بێ باوکن خەم مەخۆن هەر تۆ بێ باوک نیت خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم بەبێ باوک لە دایک بوو